ساڵی 1984 کچ و کوڕێک لە یەکێک لە پەیمانگاکانی سلێمانی یەک دەناسن و عاشقی یەکەبن. ماڵی کچەکە لە کانیاسکان و کوڕەکەش لە کارێزە وشکە بێت. بەرامبەر ماڵی کچەکە دارتوویەکی گەورە بێت و زۆربەی ئێواران لە ژێر ئەو دارە یەکە بینن. ماوەیەکی زۆر کوڕەکەون نەبێت و ناچێتە پەیمانگاش. دوای 3 مانگ کچەکە ئەچێ سۆراغیە پرسێ لە دراوسێکانیان، پێڵێن کە ماوەی 10 ڕۆژە لەلایەن ڕژێمی بەعسەوە لە 3 دارە دراوە. کچەکە وەک شێتی لێدێ، تووشی نەخۆشیە بێ و ناتوانێت بچێتەوە بۆ پەیمانگا. پەنا بۆ ئیسماعیل خوڕماڵیە بات و بەسەرهاتی خۆشەویستەکەی بۆ گێڕێتەوە. ئەویش ئەم شعرە دەنووسێت و بورهان مەجیدیش دەیکاتە گۆرانی. ماڵوێران خۆم، سەرنجوەری ئاوی چاوم وشکایی هات. چاوەڕوانی کۆشی تۆ بوو ئەی بۆ نەهاو بۆچی نایی خۆبڕیار و بەسەر یەکا بشکەینەوە ئەم دیدارە بە فراسا بەڕووی یەکا بشنێینەوە ئەیە ئێستا هەوارێکوە هەوری سەوزی ئەم دڵی من خۆ ئەمێستا لێڵە چاوم وشکە کێڵگەی ئەم دڵی من ئەی ئەمێستا کە تۆنی دەستی هانا بۆ کێ بەرم لە ڕەهێڵەی ئەم غوربەتە چی بکەمە چەتری سەرم هۆ دەریاچەی ئەوینی من لە هەر شوهەی دەنگ هەڵبڕا بەدڵی کام بیابانە ڕۆیشتی سەر هەڵبڕا سەر هەڵبڕا سەر هەڵبڕە و گۆڵی سووری چاوەڕوانیم بهەژێنە سەر هەڵبڕە و باسی ڕۆحەم لەم زۆناوە دەربهێنە. دێتە بیری هەنگی ماچی بەرایە ناو جێمەوە بۆ مەسووتایی بۆ مەمەردی سرد ئەنام بەسنگتەوە دەدوت شتێوەت بۆنی تۆنم بزوێنێ خۆشم ناوێ وەک چاوی تۆ نەمجوڵێنێ پێی نابەخشم سەیری چاوێ ئێستا ژەڵێ لە فارگۆنی یادەکان تا بەجێماوم وا پێت خۆشە بێبەزەی بە خوڕداکە هەوری چاوم زاڵم تۆوا و منیش دڵم بۆ هەواڵێک تێر گریا ئاوازەکان لە گیتاریم دڵمە بون بە دەریا دەسا دەریا نەکەی تەرمی تێکەڵمی کەنارێکەی کچێ نەکەی. ماڵوێران خۆم سەرنجوەری ئاوی چاوم وشکایی سەری کاسم چاوەڕوانی کۆشی تۆ ئەی بۆچی نەهات ئەی بۆچی